ئەو زمانەی ئێستا من قسەی پێ دەکەم زمانی کوردی نییە بەڵکو زمانێکی لاوەچیە. بەم زمانەی من لە زۆرینەی چێشخانە و کافتریاکانی کوردستان ناتوانی داوای برنج و مریشکێکیش بکەیت بەبێ بەکارهێنانی وشەی عەرەبی. بەم زمانەی من لە زۆرینەی زانکۆکانی کوردستان ناتوانی خوێندنیشی پێوە بکەیت. هەر بەم زمانەی من لە زۆرینەی چێشخانە و کافتریاکانی کوردستان ناتوانی لە لیستی خواردن و نووسینی سەر تابلۆکان تێبگەیت. بەم زمانەی من لە کوردستان بەبێ زانینی زمانی تر ناتوانی کاریشت دەست بکەوێت. بۆیە دەڵێم ئەم زمانەی من کوردی نییە چونکە بەیاسا لە کوردستان زمانی فەرمی کوردیە بەڵام لە ڕاستیدا وانە. باشە هەر بەڕاست ئێمەی کورد بۆ ئەوەندە سەرسامین بە زمانی بێگانە و بەکەم سەیری زمانی خۆمان دەکەین. چەند هەفتەیەک بەر لە ئێستا لە یەکێک لە قوتابخانەکانی کوردستان بوو. قوتابیەکان کە کورد بوون بەشێکیان بە زمانی عەرەبی قسەیان لەگەڵ یەکتری دەکرد بەشێکی تریشیان بە زمانی تورکی قسەیان لەگەڵ یەکتری دەکرد. باشە هەر بەڕاست دەزانی ئەوە چ کارە ساتێکە؟ لەوەش کارە ساتر ئەوەیە کە ئێستا بۆتە پۆز و باو کە منداڵەکانت بنێریە قوتابخانەی ئینگلیزی و بڵێ سوپاس بۆ خوا منداڵەکەم زمانی کوردیش نازانێت. کاتی خۆی لە سەردەمی ڕژێمی بەعەس پارچە کاغەزێک کە شعری کوردی تێدا بە لە گیرفانت دابەیان لە هەر شوێنێک پێیان بگرتبای بەس بوو بۆ ئەوەی کۆتایی بە ژیانت بێنن. چونکە ڕژێمی بەعەس باش لەوە تێگەیشت بوو کە زمانەکەت هێز و ناسنامەی تۆیە. باشە بۆچی ئێمە دەبێت لە ژێر زوڵم دابین اینجا زمان و تایبەتمەندیەکانی خۆمانمان لەبیرە. لە ئازادیدا بۆچی تایبەتمەندیەکانی خۆمانمان لەبیر دەچێتەوە؟ ئەم زمانە کوردیەی کە ئێمە ڕێزی ناگرین یەکەم شارستانیەتی مێژوو بەم زمانە نووسراوە. زمانی کوردی بە 735,320 وشەی سەرەکی یەکێکە لە دەدەوڵەمەندترین زمانەکانی جیهان. زمانی کوردی بە هەموو شێوەزارەکانیەوە کۆی گشتی 1,200,000 وشەی تێدایە. بە هەموو دەربڕین و دەستەواژەکانیەوە 1,600,000 وشەی تێدایە. لە بەرامبەر هەر وشەیەکی بیانی کۆمەڵێک وشەی کوردیمان هەیە. ئەماش بەهۆی دەوڵەمەندی زمانی کوردی و هەمە چەشنی و زۆری شێوەزارەکانمانەوەیە. هەر بۆ نمونە تەنیا لە بەرامبەر وشەی حەسوودی عەرەبی 14 وشەی کوردیمان هەیە. دەمەوێت ئەم بابەتە بە قسەکانی شاعیری گەورە عەبدوڵڵا پەشێ کۆتایی پێبێنم کە دەڵێت زمانی کوردی شەرەفمانە، ناموسمانە، غیرەتمانە، هەموو شتێکمانە.